چۆن ئیسرائیل لە شەڕی سووریادا دۆڕا. ئیسرائیل چۆن زانی بەشار ئەسەد خەریکی کۆکردنەوەی جانتاکانیەتی بۆ ڕاکردن. کورد لەکوێی هاوکێشەی ئیسرائیل و سووریادا بوو. پلانە ئەستراتیژیەکەی قاسم سولەیمانی چ جیاوازیەکی هەبوو لەگەڵ پلانەکەی جەمال عەبدولناسری سەرۆکی ئەو کاتی میسر دژ بە ئیسرائیل. دوای خەڵکی سووریا، ئیسرائیل گەورەترین دۆڕاوی شەڕی ناوخۆی سووریا بوو کە نزیکەی 12 ساڵی ڕەبەقی خایاند. هێندە هەڵی استراتیژی ئیسرائیل هۆکاری ڕزگاربوون و مانەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەدی هاوپەیمانی ئێران بوون. مانەوەی ڕژێمی سووریا لە هەر گۆشەیەکەوە لێی بڕوانی، ئێرانی شیعە مەزهەبی کردوتە دراوسەی ئیسرائیل. ئێران ڕۆڵێکی گرنگی گێڕا لە هێشتنەوەی بەشار ئەسەد لەسەر کورسی دەسەڵات لە سەروبەندی شەڕی ناوخۆی سووریا. لە ئێستاشدا ئێران دەورێکی باڵای هەیە لە بنیادنانەوەی سوپای سووریادا. ئەم باڵادەستی ئێران لە سووریا یارمەتیدەرێکی باشە بۆ ناردنی چەک و تەقەمەنی بۆ میلیشیاکانی نزیک لە ئێران. لەوانە حیزبوڵڵای لوبنان و هەروەها هاوکاریکردنی چەکدارە فەڵەستینیەکان لە کەرتی ڕۆژئاوادا لە ڕێی خاکی ئوردنەوە. ئەم هەژمونەی ئێرانیەکان تاقیکردنەوە و ئاڵنگاریەکی ترە بۆ ئیسرائیل و سوپاکەی. بە گوێرەی زانیاری هەواڵگریەکان لە سەرەتای شەڕی ناوخۆی سووریاوە لە کۆبوونەوە داخراوەکاندا بەرپرسانی سەربازی ئیسرائیل هیوای ئەوەیان خواستووە کە لە گەرمەی شەڕی ناوخۆی ئەو وڵاتەدا سوپای فەیلەقی قودسی ئێران ڕێژەیەکی زۆر سەرباز بنێرێتە ناو خاکی سووریا بۆ ئەوەی موساد و هێزی ئاسمانی ئیسرائیل لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە زەبری کوشندەیان لێ بدەن. بەڕای چاودێران یەکێک لە هەڵە گەورەکانی ئیسرائیل خۆش باوەڕیان بوو بەوەی لە ماوەی کوردمەودادا زەبری گەوران لە سوپای پاسداران بووە شوێنن لە ناوخۆی سووریادا بەڕاکێشانیان بۆ ناو شەڕەکە. ئەم خۆش باوەڕیان وای لە ئیسرائیل کرد بیر لە دەرەنجامە درێژخایەنەکانی ئەم سیاسەتەی نەکاتەوە بە جۆرێک لە دوای تێپەڕبوونی ماوەیەک بەسەر شەڕی ناوخۆی سووریادا بەرەبەر ئێران ناردنی سەربازی بۆ سووریا کەم کردەوە و زیاتر گرنگی بە ناردنی ڕاوێژکاری سەربازی دەدا بۆ یارمەتیدانی سوپاکەی ئەسەد. پلانی استراتیژی قاسم سولەیمانی چی بوو بەرامبەر ئیسرائیل لە شەڕی ناوخۆی سووریا بۆ زیاتر گۆشەکیرکردن و گەمارۆدانی ئیسرائیل لە ناوچەکەدا؟ یەکێک لە پلانە گرنگ و استراتیژیەکانی قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی سوپای پاسدارانی ئێران بریتی بوو لە دامەزرانی چەندین بنکەی موشکی لە سووریا کە ئاماژەی گرنگ بوون لە پێشکەوتنە خێراکانی ئێران لەو پلانەی داینابوو بۆ زیاتر گەمارۆدانی ئیسرائیل لە هەموو لایەکەوە بە دانانی چەندین موشکی دوور هاوێژ لە دەریای سپی ناوەڕاستەوە بگرە بۆ ڕووباری یارموک تا دەگاتە کەرتی غەزە لە فەڵەستین. هەروەها ئەو ڕاوێژکارە سەربازیانەی سوپای پاسداران لە هەوڵی بەردەوامدا بوون بۆ یارمەتیدانی بزوتنەوەی حەماس و بزوتنەوەی جیهادیەکانی تری فەڵەستینی لە کەرتی ڕۆژاوا بۆ دروستکردنی موشکی بچووک و بە ئامانجگرتنی ئیسرائیل لە فەڵەستینەوە. قاسم سولەیمانی نەیدەویست هەمان هەڵی استراتیژی جەمال عەبدولناسری سەرۆکی پێشووی مسر دووبارە بکاتەوە لە دژی ئیسرائیل. کاتێک جەمال عەبدولناسر لە کاتی شەڕی ئیسرائیل و عەرەب تەواوی سوپای میسری لە یەکبەرەی شەڕدا کۆ کردەوە بۆ هێرشکردنە سەر سوپای ئیسرائیل. بە پێچەوانەوە قاسم سولەیمانی دەیویست لە چەند لایەکەوە قورقڕاگەی ئیسرائیل بگرێت و چەند بەرەیەکی شەڕی لەگەڵدا بکاتەوە تاکو بەتەواوی ئیسرائیل گەمارۆ بدات، هەر لە جێگیرکردنی موشکی بالیستیەوە بیگرات تاکو لێدانی خەندەق و سەنگەری سەربازی لە دەوروبەری سنووری ئیسرائیل بۆ ئەوەی بەردەوام لولەی تفەنگەکانیان ڕوو لە وڵاتە بێت و ببنە هەڕەشەی جددی بۆیان. لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی سووریا لە ساڵی 2011 حکومەتی ئیسرائیل نەیدەویست ڕاستەوخۆ دەست بخاتە ناو شەڕەکەوە و هەوڵی نەدەدا یارمەتی ڕاستەوخۆی یاخیبووەکان بدات لە خستنی بەشار ئەسەددا. ئەمەش بۆ دوو هۆکار دەگەڕایەوە. یەکەمیان هەبوونی ئەو ڕێکەوتنەی نێوان سووریا و ئیسرائیل بۆ ڕاگرتنی شەڕ کە لە نێوانیان مۆر کرابوو مێژوەکەی دەگەڕایەوە بۆ ساڵی 1974. دووهەمین هۆکاریش ترسی ئیسرائیل بوو لەوەی لە ئەگەری ڕوخانی ڕژەمەکەی ئەسەددا ڕەنگە هێزە توندڕەوە ئیسلامیەکان لە نێوانیاندا داعش و ئەلقاعیدە بێنە سەر حکم لە سووریا. ئەمەش بەلای ئیسرائیلەکانەوە بژاردەیەکی باش نەبوو. لە گەرمەی شەڕی ناوخۆی سووریا ئیسرائیل چەندین هەلی بۆ هەڵکەوت بۆ لەناوبردنی بەشار ئەسەد، جا لە ڕێگەی هێرشی ڕاستەوخۆی ئاسمانیەوە بێت بۆ سەر شوێنی مانەوەی یاخود هێرشی نهێنەی زەمینی. بەڵام ئیسرائیل دەستی بۆ هیچ کام لەم بژاردانە نەبرد. لە دوای ئەوەی بەشار ئەسەد ژمارێکی زۆر لە کەسە باوەڕپێکراوەکانی لە سەرەتای شەڕی سووریادا کوژران و دوای ئەوەش برایەکی بەشار ئەسەد کە ئەمنیەت و ئاسایشی کۆشکە تایبەتەکەی سەرۆکی سووریای پێس پێدرا بوو لە هێرشێکدا بە سەختی بریندار بوو قاچێکی لەدەستدا. بە گوێرەی زانیاریەکانی دەستگای هەواڵگری موسادی ئیسرائیل کە زانیاری هەستیاری لە ناوخۆی دیمەشقەوە پێدەگەیشت لەبارەی جوڵەکانی ڕژێمەکەی سووریاوە، موساد ئاگاداری ئەوە بوو بەشار ئەسەد بەرەبەرە دڵنیا دەبوویەوە لەوەی کەوتنی خۆی و حکوومەتەکەی تا دێت نزیک دەبێتەوە بۆیە بڕیار دەدات کەلوپەلەکانی کۆ بکاتەوە و جانتای سەفەر بکاتە شانی و هیچ نەبێت خۆی و کەسوکاری بە زیندوی لە سووریا دەربچن.
بەڵام هات لە ناوەی ڕووسەکان بۆ ناو شەڕەکە هاوکێشەکەی بە تەواوی لە بەرژۆندی بەشاردا گۆڕی. کەمینەکانی سووریا لە نێوان بەرداشی ئیسرائیل و سووریادا بەرپرسانی ئیسرائیلی هەر لە سەرەتای شەڕەکەوە چاوتوێی دوو ئەگەریان دەکرد، یارمەتیدانی کەمایەتیەکانی سووریا لەوانە کورد و دروزەکان. ناوچەی جەبەل دروست بە دووری نزیک 100 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی بەرزایەکانی جۆلان. سەرکردەکانی گروپە چەکدارەکانی ئەو ناوچەیە داوایان لە ئیسرائیل کرد بەهانایانەوە بێن و دەستی یارمەتیان بۆ درێژ بکەن و ڕژێمی ئەسەد بە تەواوی لە ناوچەکەیان پاک بکاتەوە. بە حکمیەوەی ڕژێمی سووریا ژمارەی سەربازەکانی لە ناوچەکانی دروزیەکان کەم کردبووە، بۆیە خۆپیشاندان و ناڕەزایەتی گەورە ئەو ناوچەیان گرتبووە لەو کاتەدا. جێ ئاماژەیە لە ڕابردوودا حکوومەتی ئیسرائیل بیرۆکەی ئەوەیان لاگەڵاڵە بوو کە بە پشتیوانی ئیسرائیلیەکان دەوڵەتێکی بچووک بۆ دروزیەکان کە گەلێکی کەمینەن لە ناوخۆی سووریادا دروست بکەن. ئەمە شتاوکو ببێتە بربەستێک لە نێوان ئیسرائیل و سووریادا. لە گەرمەی شەڕی ناوخۆی سووریا ئیسرائیل و بڕوایی لا دروست بوو دروزیەکان لە ئێستادا ئامادەگی ئەوەیان تێدانیە پەیوەندیەکانیان بە تەواوی لەگەڵ ڕژێمی سووریا کۆتایی پێبهێنن. کوردەکانیش لە باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە بەڕابەرایەتی مەزلوم عەبدی یارمەتێکی زۆری ئەمریکیەکانیان پێدەگەیشت بۆ ئەوەی بە تەواوی کۆنتڕۆڵی ناوچە کوردیەکان بکەن و بە درێژایی شەڕی سووریا هێزە کوردیەکان لە پەیوەندیدا بوون لەگەڵ ئیسرائیلیەکان. یەکێک لە بیرۆکەکانەوە بوو یارمەتی کوردەکان بدرێت بۆ بەستنەوەی شاری عەفرین بە دەریای ناوەڕاستەوە، ئەمەش بۆ ئاسانکاریکردنی هەناردەی نەوتی ڕۆژاوای کوردستان بۆ بازاڕەکانی جیهان، بەبێ ئەوەی نەوتی ڕۆژاوا بە ناو خاکی تورکیادا بڕوات. هۆکارەکانی مانەوەی ئەسەد زۆرن، لەوانە یارمەتیەکانی ڕووسیا و ئێرانیەکان لە سەرەتای شەڕەکەوە. بەڵام ئەوەی ڕووناوەیە ئیسرائیلیەکان شانسی ئەوەیان هەبوو زیاد لە جارێک مێزەکە بەسەر ئەسەددا قڵب بکەنەوە و لەسەر دەسەڵات دووری بخەنەوە. بە گوتەی چاودێرانی شێکێک لە زەرمەندەکانی مانەوەی بەشار ئەسەد لەسەر کورسی دەسەڵات وڵاتی ئیسرائیلە.